چاکردنی پرۆژەیەکی ڕێگاوبان ماوەی 2 مانگە گەڕەکی باویانی لە قەزای خەلیفان بێ ئاو کردووە. لەم گەرمای هاوینەدا کە هاوڵاتیان پێویستێکی زۆریان بە ئاو هەیە، لە ماوەی 48 کاتژمێردا تەنها 15 خولەک ئاو بۆ دانیشتوانی گەڕەکی باویان دەچێت کە بەشی فێنکەرەوەکانیشیان ناکات. ئەو پرۆژەی کە هاتیتە بۆ خەلیفان قزای خەلیفان ئەو جۆ ساید و ئەوانە ئەمە دەستخۆشیان لێکەین، بەڵام ناکرێ کەمتر خەمی بنوێنن لەبەرەوەی لە بەرامبەر ئەو خەڵکە فەقیر و هەژارێت، چونکە ناکرێت لە بۆ وەزعی بێموچەیی و مەعیشەتیان ناسوڕێ و ڕۆژێک ناڕۆژێک خەڵک 10,000 بە ئاتانکەری ئاو بدا، دەبی بە زووترین کات بەخەم هەڵگرن بۆرەکان چارەسەرێکی لەو دۆزنەوە تێک بێخنەوە لەوەی ئاوی مەشروعی دابین بکەنەوە. 20 دقەیەک ناکە بەش هیچ ناکە، ئەتوو بەشیم بەردێک ناکەشەوێت تا بیانێت و بێری سەر بەردە 20 دقەی ئاوی تانکەری. هاوڵاتیان دەڵێن دەبوو حکوومەت تا کاتی چاکردنی شەقامەکە جێگرەوەی دیکەیان بۆ دابین بکات، تاکو هاوڵاتیان بێ ئاو نەبن و ناچار نەبن ئاو بە تانکەر بکڕن کە نرخی هەر تانکەرێک ئاو 10,000 دینارە. تقریبا 2 مانگە لەوتێ ئەو ڕێگەوبانە چاکەکرێ کێشەی ئاون زۆر لە دروست بووە، یعنی ئەو ڕۆژێ ئاو دێتوو کە تەنچەکە هیچی ناچیتە ناو دەبی بکڕی، ئەو مانگەی محەدە لەمە ئاون کڕیە. لۆ هیچ شتێکی نییە، ئاو لە هەموو شتێکی پێویستە هاوینەوەیە، ئەو مارششنەوە کومبارششنەوە مۆبەڕیدەیە بە هیچ شێوەکی ئاون زۆر خراپە ڕاستی. 2 مانگە گرفتی ئاومان هەیە، هەر دەرێن شکا و شکا تا دەکەینەوە هیچ، هەر دەرێن تاکەینەوە هیچ، هەندێک زەچارەگەچی ئاو دێ دەبی مردینەوە خەرکامژی هاای بکڕین گوناح نییە. ئێستا حکوومەتکە ئاومان شکا دەبی تاچیرۆ دابین کردبین هیچ نییە، ناوەڵا دەبی بکڕین بە 10,000 20,000 نازانم هەموو تانکەچێکن بە 10,000. هەرکەوەرزی هاوین دادێت لە زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان کێشە و گرفتی کەم ئاوی دروست دەبێت و هۆکارەکەشی بێپلانی حکوومەتە لە ئاس خزمەتگوزاریە سەرەتاییەکانی ژیان. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خەلیفان.